ای رفیقانی طریقت دردی عشقم چارکی جەنابەت بەشێک لە کاروچالاکیەکانت ئاوازدانان و شعر بووە، شعر یان تێکست بۆ گۆرانیەکانی خۆت. باسێک ئەو بەرهەمانە بکەی کە داتناوە کۆمەڵێک گۆرانی و ئاواز و سرودی دانسقن. من لە ساڵانی پەنجاکانە بیرم بۆ ئەوە ڕۆی کە ڕێبازێ بدۆزمەوە بۆ گۆرانی کوردی، ڕێبازێکی تازە بدۆزمەوە. یانی ویستم لەو هینی لەگەڵ فۆلکلۆرێکە ڕێبازێکی تریش هەبێ بڕوە، چونکە هونەر هەتاوەکو پەل بەهاوێ تا فراوان بێ جوانترە بێ، بەڵێ وایە، خۆشترە بێ و جوانترە بێ. بینێ خەریک بووم ئەو چەند ئاوازەیەم دانا، چەند ئاوازێکم دانا بۆ ئەو هینە. دوایی ئیتر منهەجەکەم لێ تێکچوو، ئەو بوارە هینایکەوە دام نابوو نەڕەخسا کەوتە تەنگەبەریەوە، بەویتر من وازم لێنا. دوایی یایتر
خەڵک دەستی کرد بەم دانانی ئاواز و هینی تازە ئەوە لەوە ئەوە بوو ئەو هینام بۆ نەوە داناوە سرودیش سرودی نەورۆزم داناوە ئەو سرودەش پێویستی پێیدانام بەڵێ پێویستیەکە ئەوە بوو لە شۆڕشی ئەیلولی ساڵی 1960 شکستی خوارد شۆڕشەکە شکستی خوارد حکوومەت زاڵ بوو بەسەر شۆڕشەکە و شۆڕشەکە بە هەتایە چوە سەریان ڕایان کرد و ڕۆیشتن وەمانە کە ڕۆیشتن من جا هاتنەوە برادەرانمان ڕەفیقمانە نەموو هاتنەوە ئەمانە و زۆر سەرکرد و شەرمەزار و بە شەرمە و قسەیانەکە یەکیان پێم وتم کاکە گەنەوە بۆچی شەرمەکرد و بۆچی وا کزیت و بۆ سەر هەڵ نابڕیت و چی ئەمە یعنی شۆڕش کردووە و عیب نییە ئینسان کەوتن عیب نییە بەڵام هەڵنەسانەوە عیبە کە کەوتی هەڵنەسیتەوە بەڵام هەوڵ بە هەڵسێرەوە ئەتوانی لەباتی ئەو شۆڕشە دەشۆڕی ئەو شۆڕشی ئەیلولە هەردەوامی پێبیت کەوتویت بەڵام دەوامی پێبە هەڵەسیتەوە دووبارە بیکەرەوە و فعلا دەوامی پێدا ئێستا ئەوە تا لە ناوی شۆڕشی ئەیلول بەناوە یعنی ئێستا مەشهورە شۆڕشی ئەیلول جا منی کە سێرم کردەوە بیرم کردەوە معنەویاتی ئەم عالەمە چۆن بەرزکرێتەوە یەکێکی وەکو من کە خۆم بەعادی بەزانم ئەگەر بمەوێ معنەویاتی ئەم خەڵقە بەرزکەمەوە و لەم دڵە ڕاوکێ و ترس و شەرمەزینە شکستیە ڕزگاریکە بەبێ چی بکەم هاتە بۆ سرودی نەورۆزەم دانا کە دامنا تەمان ئەمانە نهێنین و حکوومەت پێی ناخۆشە و ئەمە چوومە لای هێن لەگەڵ بە یەکەوە هەردووکمان مامۆستا بووین لە هێن لە مەکتەبی زانستی ئەنوەر سعید دارتاش برای ئەم کاک فەرەیدونە خوا عومری درێژکا ئەم خوا عومری ئەم درێژکا و شەهید بوو جا ئەو هینە کۆمەڵێکی بۆ دانا کۆمەڵێکی بۆ ئامادەکردن ئەو پارتی بوو حیزب بوو کۆمەڵێکی بۆ دانام تەمرینم پێکرد لە ماڵی خۆیان فێرم کردن فێری ئاوازەکەم کردن دوایەوە کە فێرم کردن اینجا لە ماڵی وەستا شەفیقی ئاسدگەر خوا عەفویکە لە ماڵی ئەوان تەسجیلمان کرد کۆمە ئەو مۆسیقانەی کە لە شارەکە بوون هەمویان هاتن بێتگە لە ولیەمی وحەنا ئەوانی تر هەموو نەجاتی عەبدە بوو هین جەلال عەزیز بوو حاتەم سەعی بوو بەهجەتی سەعاچی بوو ئەمانە هەمویان هاتن مۆسیقەکان لێیا قادر دیلانیش بوو نا قادر دیلان نەبوو قادر دیلان چوو بوو بۆ هین چوو بۆ چۆکۆزلافاکیە تا ئێمەوەمان کە ئەو لە چۆکۆزلافاکیا بوو ئەوە بۆ ئێستا بیرم کردەوە جناویشی تیا بوو هینەکەمان تەسجیل کرد کە تەسجیلمان کرد ئەنوەر خوا عەفویکە یەکسەر چەندی مابوو تەقریبەن هەشت ڕۆژێکی مابوو بۆ 21 مارت بۆ نەورۆز بۆ نەورۆز هەشت ڕۆژێکی مابوو وەڵا شریتی هەڵگرت و بردی بۆ گەڵاڵە بۆ خزمەتی مەدام سەفای بەرزانی وەڵا بردی بۆ ئەوێ و لەوێ نەورۆز کە هاتبوو بەو سرودە کرایەوە نەورۆز و ئاهەنگی ئەو ساڵی 1962 بەوە کرایەوە دوجار کی ئەو سرودەی وتەوە دوجاری تر ئەو سرودە من شتم کردبوو کە قسە نەکەن ناوی من نەڵێن ئەوە زۆر یاریدەی خەڵقی یا کە هەر کەسە هەڵسێ بیکابەی خۆی خەڵقی زۆری بۆ پیا بوو هەر کەسە لە ئاستی خۆی هایوهی منە لە دوایی تەلەبەکان کەوا من هینم کردوون تەمرینم پێکردوونەوە مۆسیقییانە وتیان بابەمەی ئەوە ئەسڵە ساسی نەمانی کە ئێڵێنە مامووی قسەی تەزویرەکەیکەن ئەمە هی فلان کەسە ئینجا ئەوان ناوەکەی منیان ناو بڵاویان کرد خۆ قسەم نەکرد کاک برایم خەیاتی ئەو ئاوازەی وتووەتەوە کاک برامی خەیات دوایی وتیەوە بەڵێ باشە خراپ نییە ئەوەی کەوەی لێ هەچەند زۆر تەواو نییە بەڵام باشە هێشتا تەواو نییە هێشتا تەواو نیە بعد لە هەمویان باشترە بەڵام لە هەمویان باشتر هیوا دەرمەر سەرکەوتوبی کۆمەڵێک بەرهەمی جوان بەڕاستیەوانە بەداخەوە ئێستا لە بەردەستی خەڵکانین بڕێکیان بەڵام ئەوەی کە بەرچاوەوە خەڵک بەردەوام لە نەورۆز و لە ئاهەنگە خۆشەکان نایبیستێ
ئەو جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە شعرەکەیت لەبەرە بەڵێ ئەکرێ تۆزێکی جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە تیشکی ئاگر ئەنووسم جەژنە پیرۆزە چاوگی ئاگر هێز و گیانمە باوەڕی بەرزی کوردستانمە سەیری کەم شاخ و دەست و شار و گوندم تاوی سندووە گۆڕی مەرگی دوژمنانم لێ هەڵکەنووە پڕ بەدەنگ بانگەکەم سربەسیمەوێ کوردستانم جێی شەرانە ئەبێ سەرکەوێ مای شانازیمە بسو تێبوو نەمێنم بە ڕووناکی لەشم پەردەی شەوە دڕێن جەرگە سووتێ بۆ کڕوزی گەیە ئاسمان تا لە ئێوە ئاشکرابێ ئەی هەموو جیهان مێژومان چەند جوحاک و ماری خستە چاڵ چەند کەسی کرد بە گوڵ بۆ بەهاری ساڵ کۆرپەکان دایکەکان بێدەرسانان مۆمی هەڵگیرساون بۆ ئازادی کوردستان ڕۆژی ئازادیە فەخەرێکی تری ماوە بەڵام نەک زەبوونیە نەک زەبوونیە بڵێ جەرگە سووتێ بۆ کڕوزی گەیە ئاسمان تا لە ئێوە ئاشکرابێ ئەی هەموو جیهان ئەومان وت ڕۆژ فەقەرێکی تاوەیەکی یانم پەڕانوە لە بیرم نییە بڵێ بەشی سێهەمیێڵێ ڕۆژی ئازادیە نەک زەبوونیە ئەی منیش وە گەلان مافم بۆ نییە بۆچی تاوانە گەردیلی کەس نەبم یا پلیشاوەی ژێرارەت نەبم شەرتە ساگر وایە بسووتێم و نەمێنم بە کڵپەی خۆم مافی کوردستان بچێنم کە کڵپەم لێ هەڵەسێ مافی کوردستان بۆ واسێ بڵێەوە گەورەترین شتێک لەو سرودا گەورانەیە کە ئێمەی کورد شانازی پێوەگەن وە دانەرەکەیشی جنابتی و شاعیرەکەیشی جنابتی هیوادار مەرد تەمەندریش بی مامۆستاگیان بەڕاستی ئێمە کورد شانەزیت پێوەکەین خوا بکە کوردمان بەرەو بەرزی بڕوات و بەرەو یەکێتی بڕوا و بەرەو یەکپارچەیی بڕوات و ئەم جۆش و خرۆش و بیر و ئەندێشە تازە پڕ لە جۆشەی کورد کە ئێستا لە هەموو گەنجەکایە ئەمە هەمووی ببێتە هۆی ئەوەی کە بەرهەمەکانیان بەرەو چەکەرەکردن بنێژن و بیچێن و بەرەو چەکەرەکردن و بەرەو بەرهەمدان بڕوا و بەرهەمەکەیانیان هەر چوار پارچەی کوردستان بێ بە دارێکی بەبەر بۆ کوردستانی گەورە هیوادارم ئاواتی هەمومانە مامۆستا جنابەت وەک ئاوازدانەرێک وەک شاعرێک بۆ مناڵانی شتت وتووە حەزەکەم باسێکەوە بکەی و دووسێ پرسیاتریش هەیە کە کاتەکەمانە گەرمەجار باشە بەسەر چاو شعری مناڵان وەختێکە من مامۆسا بووم مامۆسا پێویستە لەسەری بەشێکی شعر بێ بەڵێ شعر مناڵ حەز لە شعرەکە چونکە هەر لە مناڵیەوە دایکی بەوە پەروەردەیەکرد تربیەی ئێمە ئەو پەروەردەیە کە جناب لە قوتێبات لەمە پێش باسمان کرد وتوان فۆلکلۆریە پەروەردەی ئێمە هەر لە مناڵیەوە دایک بە شعر مناڵ پەروەردەیەەکە مەسەلا کە خەوێنێڵێ فریشتەی لە خێران خەبەری کاتەوە بن و کۆرپەکەم لایە کۆرپەم لایە چۆگات درەنگە بۆ خەونایە اینجاڵێ هەڵپەڕە کەوش دڕێ دایە خۆش بێ بۆ دەکڕێ هەمە هەر بە باوەش و بە هین کە هەڵێ پەڕێنێ معنای وێ مناڵ شعر بۆ مناڵ شتێکی جوانە یاڵێ گورگە شەوێ گورگانە شەوێ بەوە دەست پێکە بە شعرەوە ئەوێ چیرۆکێکی بۆ گەڕ گورگە شەوێ گورگانە شەوێ شەو لە ماڵەکەی ئێمە دوورەوە کەوێ بڕۆ بۆ ماڵی فڵان کەس بخۆ ئەم مەخۆ ئەمانە هەمووی پەروەردەی فۆلکلۆری ئێمەیە ئێمە ئەگەر بێت و تەمان من خۆم مامۆسا وام بیرە کردەوە ئێمە گە بێت و لەسەر پەروەردەی فۆلکلۆری خۆمان شیعر بۆ مناڵدا بنین ئەو شعرانە چاگە بێت و بەرهەمە بێ بۆ مناڵ لەبەرەوە هاتم جلیوەیەکم دانا ساڵی 1966 بەڵێ کۆمەڵی شعرم دانا بە ناوی جلیوەوە بڵاو کردەوە بە مەکتەبەکانە و ئەمانە اینجا دوایەوە جلیوە دووم دەریانە 1984 بەڵێ اینجا دوایەوە ساڵ بە ساڵ
نامیلکەم دەرێ کرد گەیشتە 12 نامیلکە دوایی هەمویانم کرد بەم نامیلکەیە کردم بەمە بڵێ ئەم جیوەیە ئەمە هەر خۆشی بەرگەکەی جیوەی 66 بڵێ کردم بەمە ئێستا پێشکەشی خۆنەوارانم کردو ئاو هیوادار مەر سەرکەوتوبی دنیا لەگەڵ زۆر ئەدیبی گەورە پەیوەندیت هەبووە یەک لەوانە مامۆستا گۆران بەڵێ من حەزەکەم باسێک تێکەڵاویت لەگەڵ ئەم ئەدیبە گەورانە ئەم نووسەرە گەورانە بکەی تێکڵاویم لەگەڵ مامۆستا گۆرانە زۆر ئەدەبی نەبوو زۆر مامۆستا گۆران خۆی شەخصێکی مهین بوو شەرمن بوو بڵێ یعنی ئەوەی حەزی پێنایە کە باسی شعرەکانی خۆیەتی بڵێ حەزی نەکە باسی شعری خۆی بکات کە پرسیارێکە لەکە لەگەڵ شعرەکانی خۆی زۆر بە تەواضع و بە شەرمەوە باسی شەرمە باسی کرد بڵێ بەڵام لەگەڵ مامۆستا هەردیا ڕەفیق بووین و خزمیشین خزمەتیشمانەیە ڕازی تەنیایی کە وت بڵێ لە ساڵی 1940 لە بەغا بۆ منی خوێنەوە توی ئەم شعران یەک لە دوایەک سەو دانیشتین بەڵێ هەتانی وەسەوێ لە گازینەوە ئەمانە دانیشتین بۆ یە خوێنمەوە هۆش ئەو مەتهۆش شعرەکانی من بەرگێکیان من مقدمەم بۆ نووسی بڵێ کامی ترە فەرمووی پیرەمێرد بە شعر و ئەمانە قسەم لەگەڵ نەکردووە دوورا و دوور دیومان بڵێ یعنی گفت و گۆشتمان نەبوو لەگەڵ یەکە لەگەڵ مامۆستا فاغ بێ کەسا قسەمان بووە و ڕەخنەم لێگرتووە و جوابی یاومەتەوە و دوایەوە منی باکردوتی داری ئازادیم لەبەر تۆ داناوە بزانە چۆنە ئەو داری ئازادی کەوتی داری ئازادی بەخوێن ئاو نەگرێ خەربەت ناگرێ بڵێ سەر بە خۆی بێ فیداکاری ئەبەت سەر ناگرێ وتی ئەمە چۆنە وتمە زۆر چاکە وتی تەمە حەقی ماوت منە وەڵا ئێستاکە من ئیتر دان بەوانم کە تۆ شاعرێکی بەرز و بەڕێزی تەواو مادامم شعرە داناوە مامۆستا ساڵح دیلان ساڵحدیان ڕەفیق بووین بداینە بەیەکەوە بەیەکەوە ڕەفیق بووین بەس ئەو شاعرێک بوو کە کەسی بە شاعر نازانی یعنی نایبوو کەس بڵێ فڵان کەس شاعر یعنی حتا گۆران نایبوو بڵێ گۆران شاعرە گۆرانی چاکچاکیشی هەیە و دەنگی زۆر خۆشیشی هەبوو دەنگیشی خۆشە بڵێ لەگەڵ هونەرمەندانیش پەیوەندیت هەبوو کێ جنابەت بڵێ ئەباسی ئەوانیش بکەی هونەرمەندان هین فەریدون داتار سەلاح ڕەوف دلێ کاک دلێر هینی مۆسیقی مناڵانیدا پەروەردە کرد سەردەمانێ نامدار ئەوی تیپێکی مۆسیقای هەبوو مناڵەکانی من لەلای ئەو تەمرینیانە کرد ئەیتر ئەمانە هەمووی برادەر بووین هەمووی ڕەفیق بووین و زۆربەیشی لە چالاکی شەماڵ سائب شەماڵ سائب ڕەفیقم بوو بەیەکەوە دایمە بەیەکەوە داهاتین و هەتا ئەو شەوەی کە گۆرانەکەی هینی هەولێری ود تەحسین تاها و هینی لەگەڵا بوو ئەرێ لەیلی ئارێ لەیلەکەی ود ئەو شەوە لە ماڵی ئێمە بوو لێرە چاوی پێکەوت تەحسین تاها و فواد ئەحمەدی لەگەڵا بوو بڵێ ئەو شەوە دەعوت بوو لە ماڵێمە لەگەڵ مامۆستا هەردی و مامۆستا مستەفا ساڵح کەریم و عومەر عارف و ئەمانە هەمووی لێرە بوون لەگەڵ مامۆستا برایم خەیات نابرایم خیانە ئەوە لە کۆڕ ئێمانە بووە هەر پەیوەندیتان نەبوو بەیەکەوە پەیوەندی هینمان بووە پەیوەندی سەرجادە ڕەفیقایەتیتان ڕەفیقایەتی قوڵ هینی دانیشتنی سەر مێزۆمانەمان نەبووە بەس ئەمانی کە عەرز دەکەم دانیشتین لێرەم داوەتم کردبوون سەلاح ڕەشید و مامۆستا شەوکەت ڕەشید چیوان لە سلێمانی بوون مامۆستا نە شەوکەت ڕەشید لە کەرکوو بوو لێرە سەلاح ڕەشید دوایی هابوو ئێرە بەڵێ لێرە کۆمەڵی گۆرانی جوانی پێشکەش کرد بەڵێ نازانم بۆچی ئێستا باسی باوی نەماوە بەهاری نایبیسین هەمیشە بیسین بەهاری عومر مەکەی بەتایبەت بەڵێ بەهاری عومرم دیتر ئەوانە وە ناسم وای مامۆستا سەرڕای ئەو هەموو چالاکی و خزمەتت هەم لە بواری ئاوازدانان و هەم لە شعرە چی ڕێنوێنێکت هەیە بۆ لاوانی ئیمڕۆکەیانەوێت ئاوازدا بنن ئاوازدانەر بن شاعر بن بچنە ناو دنیا ئەدەبیاتەوە وەڵاهی ئەوەی کە ئەوێ ئاواز دابنێ ئەبێ سەرچاوەکانی ئاواز مەقامەکانن ئێمە مەقامان هەیە کۆمەڵی مەقامی چاک وەلام وایە
بنچینێ مەقامەکانی شار ئێمەین خەڵک لێی وەرگرتوین لێمان وەرگی عەرەب لە ئێمەی وەرگرتووە فارس لە ئێمەی وەرگرتووە یا فاریش نەڵێم با فارس لەگەڵمانە بووە بەڵام میلەتانی مەسراوەکو تورک لە ئێمەی وەرگرتووە ئەمانە هیچیان نەیان بووە ئەم سەرۆت ئەمانە خۆی شتراوس هەیە لە ئەڵمانیا نادیەکی هەیە کابرایەکی ئەدیبێکی گەورەی ئەڵمانیایە هونەرمەندە ئەڵێ هەموو ئەوروپا گەڕام دراسی مۆسیقای ئیتالیا و فەڕەنسا و ئینگلیز و هەموویم کرد بۆم دەرکەوت هەموویان لە کوردەوە وەریان گرتووە تێگەی ئەو ڕۆک ئەندرۆڵەی کەوا مۆسیقایەکی مەشهورە لە خڕبیژەنەی چارەزوور وەریان گرتووە خڕبیژەنە ژنیاگە کەڵکی شەوەی نەماگە ئەوە ئەو خڕبیژەنیان کردووە بە کۆنترۆڵ بە ڕۆک ئەندرۆڵ ڕۆک ئەندرۆڵ ژیانی خڕبیژەنە حتا وسەکەشی شارەکەیشیان وادانەوە سامانی ئێمەیان بردووە هەمویان ساوانی ئێمەیان بردووە جا ئەم مەقامانەی کە بنچینەی هینی ئێمەیە و بە فەخرەوە ئێڵێن ئێمە یەکەم میلەتی گەورەی سەر دنیاین چونکەوە بێسانسۆی چەرمۆی ئیسپاتێکا کە 8,000 ساڵ پێش میلات شار بووە یەکەم شاری عارەب بووە ئێستا لەو کۆنتریش ئەوەش بێسانسور دۆزاوتەوە سەکنەی تیاکرێ 2000 ساڵ پێش چەرمۆ شار بووە تێگە یەکەم شاری عالم بووە شاری تر دروست نەبووە لە هیچلایەکەوە شان با لە شانی ئەم شارانەی ئێمە کە یەکەمن لەبەرەوە شانازیەوە ئەمە یەکە میلەتی گەورەین کە حەزارەتمان بووە هیچ عەجایب نییە کە مەقامانە هەمووی ئێمە و ئەوان وەریان گرتووە لێمان ئەی بەس خۆ بەوە نابێت ئێمە کەیانی سیاسیمان نییە و کەیانی سیاسێکە قڕوقەپی پێکردوین و دەستی بەستوین و ناوێرین قسە بکەین من مێژوو لە ڕاستەقینەی ئیمڕۆی کوردستان وەرەگرم ئەوەی کە ئیبینم لەوە مێژوو دەرێنم نەک لە لاپەڕەکانە کە بەدرۆ دژی کورد قسەیان کردووە و شتیان نووسیوە من لەوە وەری ناگرم من ئێستا سەیری کوردستانەکەم کەیانێکی جوغرافیمان هەیە هەر چوار پارچەکە بەیەکەوە ئابووریان بەیەکەوەیە زمانیان بەیەکەوەیە کولتوریان بەیەکەوەیە خاوەنی سناعاتن خاوەنی ئەدەبن خاوەنی هونەرن هەمووی یەک پارچە لە بهینی کۆبەتەوە ئەمە یەک لەلایەکی ترەوە کۆمەڵانی کورد هەمووی یەکێکە لەلایەکی ترەوە یەینە سەر ئەوەی ئایا دەسەڵاتداری کورد چ دەسەڵات منەڵێم دەسەڵاتێکی زۆر گەورەیە بووە بە نیشانەی چی بەڵگە چییە بەڵگە ئەوەیە حەچی شوێنی جوانی ئەم سەرزەویەیە کورد داگیری کردووە حەچی ئەرزی کوردستانەیە هەمووی پێدەستی جوانە و سەرچاوی جوانە و شاخ و داخە و دۆڵی ڕەنگاوڕەنگە و ئەمانەیە ئەمەیە ڕاستەقینەی کوردستان باشە اینجا لەلایەکی ترەوە هەرچی سەرچاوی ئاوی ڕۆژهەڵاتی کورد ناوەڕاستەیە هەمووی لەژێر دەستی کوردایە دوو گۆم هەیە لە گۆڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوی وریمیە وانە هەردووکیانی کوردن دجلەی کووردە فوراتی کووردە سیروان کووردە زەڵم کووردە بێخاڵ تانجەرۆ هەرچی سەرچاوەکان هەیە ئەڵوەن هەمووی سەرچاوەکان لە ناو زەوی و زاری کوردایە ئەمە ئەگەر میلەتێکی بەدەسەڵاتی گەورە نەبوو بێ توانیوێتی ئەمە و ئاوەداگیرکە بۆ خۆی بێگومان ئێمە ئاوا مێژوو وەرەگرین ئێمە میلەتێکی گەورەین میلەتێکی بەدەسەڵاتین میلەتێکی زۆر مهمین بەڵام تەکبیرمان لێ کرا لە وەختێکا کەم وڵاتی ماد ئێمە کە وڵاتی ماد بووین ئەم ڕۆژهەڵاتامی لەوژە دەستمان هەبوو تەکبیریان لێ کردین بەم نوعیان لێ کردین ئێستا کە ئێمە نوعەکە چییە هەتەناوەیە شکستی سیاسیمان خواردووە هیچ شکستێکی ترمان نەخواردووە سیاسی هینمان کردووە جوغرافیش ئەرزمان لێ داگیر کراوە عێراقمان لێ داگیر کرا لەلایەن عەرەبەوە عەرەب لە پێش ئیسلامە یەک عەرەب لە عێراقا نەبووە بەڵێ یەک عەرەب ئەم سۆمەر بوو بابر بوو هەموو شارەکانی کوردستان هەموو شارەکانی خواروو هەمووی کورد بوو تەنانەت عەشیرەتی گاوانی لە قەراغی حیلە دوانزە دێبوو لەم بەینە شارەسەری نووسی بوو جەریدە دوانزە دێبوو هەردوو دوانزە دێکەی کورد بوون یعنی کوردەکان هەرما بوون هەتاوەکو ئەخیرە تا ئەم 20 ساڵی ئەخیریش زمانی شێ مەحمووما بوو دیهات بوو
ئەوان ئەوانەی لێ داگیرکردین و هاتووە تەنگی پێوەچنین ئەوە داوای کەرکووکشمان دێکا داوای شوێنە دابڕاوەکان دابڕاویانی چی شوێنی کوردە و کراوە بە عەرەب بۆ نەتان نووسی بۆ نەتانوت ئەو شوێنانەی کە کراون بە عەرەبی کەنەوە بە کورد عەرەبەکان دەرکەن ئەمە بۆ ڕاستەقینە بۆیە وایان دروستاوە کەچی لە دەستورە نووسێنە ئەو شوێنانەی کەوا کێشەی لەسەرە کێشەی چیە لەسەری داگیر کراوە بۆچی کامەی کێشەکە شوێنی کوردە ئێستەکە بێ ئێمە لە وڵاتی مادمان وڵاتێکی گەورە بووە من ئەوەیە مێژوو لەلای من هەموو عێراقی لەژێر دەسا بووە هەموو تورکیای لەژێر دەسا بووە تورکیا ساڵی 1990 هاتووە بۆ ئێرە ئەوەنە نییە یعنی هەموو 900 ساڵ هاتووە تورکە 900 ساڵ هاتووە ناو ئاراجی کوردستانەوە کوردی داگیر کردووە لە تورکیا نەخۆنەوە پێش نەبووە ئەمە ڕاستەقینەیە یعنی تورکیش حەزارەتی لە ئێمە وەرگرتووە تورک عەرەب هەمووی لە ئێمە وەریان گرتووە ئێمە بنچینەی شارستانیەت لە ئێمەوەیە چ لە ڕووی پیشەسازیەوە چ لە ڕووی ئەدەبەوە چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە چ لە ڕووی مێژوویەوە هەمووی لە ئێمە وەرگیراوە ئەو وەکو شتراوس ئەفەرمێ ئەو فەیلسوفەی ئەڵمانیا کە هونەرمەندە و کە خاوەنی هینە خاوەنی یانەیەکە و لەم بەینەشا جەنابی مامۆستا مەسەری خالقی کە ئینستیتوتی کوردەواری هەیە داوەتی ئەکا بۆ ئێرە داوەتی ئەکا ئەو باسی کوردێک کردووەکەوە هەرچی هونەری تورک هەیە هینی ئەوروپا هەیە فەڕەنسای ئەڵمانیای ئینگلیزی هۆڵەندا هینی ئیتالیا هی فەڕەنسا هەمووی ئەڵێ لە کوردەوە وەریان گرتووە مۆسیقای کوردیە و هونەری کوردیان وەرگرتووە ئەمەیە کوردستانی ئێمە لەبەرەوە گەنجەکانمان لەخوا بەزیابێ هەمویان پرچەکن پرچەکی چی پرچەکی وشەی جوان پرچی بیرروباوەڕی جوان کوردایەتێکی ڕێکوپێکی پڕ لە گەرمی و جۆش و خرۆش ئەمانە جارێکی تر نارن کوردوای لێبێ کە وەختی خۆی وای لاتوە چونکە نەبوونی گەنجان بوو نەبوونی ینی بێهۆشی ئێمە بوو کە ئەوانی وا دەکرد وازەلیلمان بکەن ڕاستەفەری مامۆستاگیان قسەکان جوان بوو بەرنامەکەمان زۆریشی خایاند مەرحەڵ زۆر پرسیاری تریژ ما بوو داوای لێبوور نەکەین لەبەرەوە بەرنامەکە ئەوەندەیە ناچارین کۆتاییوە بەرنامەکە بین زۆر سپاس لێکە مامۆستاگیان کە لەم بەرنامەیە ئامادە بووی زۆر باسی جوانت وروژان زۆر قسەی جوانت کرد زۆر بە پێز بوون و زۆر بە کەڵک بوون هیوادارم بینەرانی عزیزی سوودی دەبینن منی زۆر سپاسانەکەم بەرامبەر بەوەی کە دەرفەتان بۆ من ڕخسان و توانیم ئەم قسانە بکەم لە ماڵی خۆما و یاخوا بەخێر بێن سەر چاوەکانم و داوای لێبوردن دەکەم ئەگەر کەم و کوڕیەک لە خۆمایە لە قسا هەموو بێت زۆر سپاسەکەین مامۆستاگیان بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم دیدارە لەگەڵ مامۆستای زۆر عزیز و خۆشەویست مامۆستا عەلی عەبدوڵڵاه شەونم تا دیدارێکی ترۆ تا بەسەرکردنەوەیکی تر هەر شاد و سەرکەوتوو بن زۆر سپاس مامۆستاگیان ڕێزە حرمەتمەیە قوربانت جەژنە پیرۆزە جەژنە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە تیشکی ئاگرە نووسم جەژنە پیرۆزە چاوجی ئاگێریێ دووجانمە باوەڕی بەرزی کوردستانمە چاوجی ئاگێریێ دووجانمە باوەڕی بەرزی کوردستانمە سەیریکەن 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 شاخ و دەشت و شار و گوندم تاوی سندووە
شێرانە بێ سەرکەوێ پڕ بەدەنگ بانگەکەم سەربەستی مەوێ کوردستانم جێی شێرانە بێ سەرکەوێ مایەشە نازیمە بسووتێم و نەمێنم بەڕووناکی لەشم پەردەی شەوە دەڕێنم مایەشە نازیمە بسووتێم و نەمێنم بەڕووناکی لەشم پەردەی شەوە دەڕێنم نەک زەبوونیە ئەی منیژ وەک گەلان مافم بۆ نییە ڕۆژی ئازادیە نەک زەبوونیە ئەی منیژ وەک گەلان مافم بۆ نییە بۆچی تاوانەگەر دیلی کەس دەبم یا پلی شاوەیی ژێر هەرەس دەبم بۆچی تاوانەگەر دیلی کەس دەبم یا پلی شاوەیی ژێر هەرەس دەبم شەرتە گەر وایە بسووتێم و نەمێنم تاکو بە خوێن مافی کوردستانم مەسێنم شەرتە گەر وایە بسووتێم و نەمێنم تاکو بە خوێن مافی کوردستانم مەسێنم سوتێ و بۆ کوڕوزی گەی ئاسمان تا لێوە ئاشکرا بێ ئەی هەموو گیان جەرگە سوتێ و بۆ کوڕوزی گەی ئاسمان تا لێوە ئاشکرا بێ ئەی هەموو گیان بێژومان چەند و حاق و ماری خستە چاو چەند کەسی کرد بە گوڵ بۆ بەهاری ساڵ بێژومان چەند و حاق و ماری خستە چاو چەند کەسی کرد بە گوڵ بۆ بەهاری ساڵ کۆرپەکان دایکەکان بێدەرەتانان بۆ مێڵگی چاون بۆ ئازادی کوردستان کۆرپەکان دایکەکان بێدەرەتانان بۆ مێڵگی چاون بۆ ئازادی کوردستان جەژنە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە تیشکی ئاگران وسم جەژنە پیرۆزە جەژنە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە تیشکی ئاگران وسم جەژنە پیرۆزە چاوی ئاگێری هێز و گیانمە باوەڕی بەرزی کوردستانمە چاوی